شەوی ڕابردوو لە قەزای داقوق ژمارەیەک هاوڵاتی مەدەنی بەهۆی بردومانی چەکدارانی داعش و تاقەی هێزانامنیەکان کوژران. چیا نووری پەیامنەری پەیام لەو بارەوە زانیاری زیاتری لە چیا سڵاوت لێبێ و ئەم کاتت باش زانیاریەکان لەسەر کوژرانی هاوڵاتیانی مەدەنی بەهۆی بردومانی هێزانامنیەکان و بەریەکەوتنی لەگەڵ چەکدارانی داعش چین. زۆر سوپاس لەو لە ئێوە و لە بینەرانی کەناڵی پەیام دیارە شەوی ڕابردوو بەهۆی بردومانی چەکدارانی داعش لە سنووری ئاوایی دارا و لە سنووری قەزای داقوق بەهۆی بردومانی گولە هاون کە لە ناو گوندی ئاوایی دارا کەوتووە سێ کەس بریندار بوون و ئافرەتە گیانی لەدەست داوە. دوا بە دوای بردومانەکە خێزانێک کە پێکهاتبوون لە 7 کەس بەرەو قەزای داقوق هەڵدێن لە ترسی بردومانی ئاوایی دارا لە نزیک بازگەیەکی هێزەکانی پۆلیسی فیدراڵی تەقەیان لێ دەکرێت بە هۆی دەسەڕێژی گولەوە 6 ئەندامی ئەو خێزانە کە ژن و مناڵ و پیاون گیان لە دەست دەدەن و منداڵێک لەنێو ئەو خێزانە دەمێنێتەوە. دوا بە دوای ئەوە بەهۆی گەیاندنی ئەو بریندار و قوربانیانە بۆ نەخۆشخانەی گەشتی داقوق دەمەقاڵێت لە نێوان هێزەکانی پۆلیسی داقوق و هێزەکانی پۆلیسی فیدراڵی ڕوودەدا بۆ هۆیەوە پۆلیسێکی هێزەکانی فیدراڵی تەقە لە ئەفسەرێکی پۆلیسی داقوق دەکات بەهۆی دەسەڕێژی گولەوە گیان لە دەست دەدات. ئێستا ئاڵۆزیەک بە نێو داقوقەوە دیارە بەهۆی ئەو کارانەوە کە شەوی ڕابردوو ئەنجام درراوە ئەو کەسوکاری ئەو ئەفسەرەی قەزای داقوق کە گیانی لەدەست داوە داوا دەکەن هێزەکانی پۆلیسی فیدراڵی لەو ناوچەیە نەمێنن چونکە ئەمە لە ماوەی هەفتەیەک دامەد و حاڵەتی دەسەڕێژی گولەیە لەو هاوڵاتیانی قەزای داقوق دەکرێت لەلایەن هێزەکانی پۆلیسی فیدراڵیەوە. بەڵێ چیە ئەو هاوڵاتیانەی کە تەقەیان لێکراوە لەلایەن بازگەی هێزی فیدراڵیەوە تەقەیان لێکرا بوو؟ بەڵێ دیارە بەهۆی هەڵکەوتەی جوگرافیای ئەو شوێنە کە تەقە لەو خێزانە کراوە لە ناو ئۆتۆمبیلێکی جۆری ئۆپڵ بوون 300 مەتر لە دووری بازگەیەکی هێزەکانی پۆلیسی فیدراڵیەوە بووە. ئەو ناوچەیە کە ئامان تاقەیان لێکراوە بە هیچ جۆرێک چەکداری داعشی لێ نەبووە بۆیە بە پێی وتەی سەرچاوەکانی ئێمە لەو سنوورە پۆلیسی فیدراڵی دەسەڕێژی گولەی لێ کردوون هەر دەستبەجێ 6 کەسیان گیانی لەدەستداوە بۆیە هاوڵاتیانی ئەو ناوچەیە بە تایبەتی لە دوای کوشتنی ئەفسەری قەزای داقوقیش ئێستا هاوڵاتیانی ئەو ناوچەیە بە تایبەتی هاوڵاتیانی شیعی تورکمانی داقوق داوا دەکەن هێزەکانی پۆلیسی فیدراڵی ئەو ناوچەیە چۆڵ بکەن چونکە کە ناتوانن وەکو ئەوان دەڵێن کە ناتوانن بارودۆخی ئەبنی ناوچەکە بپارێزن کێشەشیان بۆ هاوڵاتیانی ئەو ناوچەیە دروست کردووە. بەڵێ چیە ئەو ئەفسەرەی پۆلیسی قەزای داقوق کە لەلایەن پۆلیسێکی فیدراڵی عراقیەوە تەقی لێکرا و گیانی لەدەستاوە بەڕەگەز کووردە؟ نا بەڕەگەز تورکمانە لە بنەماڵەیەکی ناوداری تورکمانی شیعی ناوچەکەیەوە خۆشیان بنەماڵەکەشیان لە هێزەکانی حەشتی شعبین بۆیە هەر بەهۆی کوشتنی ئەو ئەفسەرەوە ئێستا کێشە لە نێوان هێزەکانی حەشتی شعبی و پۆلیسی فیدراڵی لە ناوچەکە دروست بووە. لە دوای ناشتنی تەرمی ئەو ئەفسەرەوە لە قەزای داقوق کەسوکاری ئەو ئەفسەرە داوایان کردووە بە زووترین کات هێزەکانی پۆلیسی فیدراڵی ئەو ناوچەیە چۆڵ بکەن بۆی کێشەی تور دروست نەبێت و پێشبینیش دەکرێت لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا کاردانەوەکان زیاتر بێ بەهۆی ئەو ڕووداوانەی کە لە شەوی ڕابردووە لە ناوچەکە دروست بوون. زۆر باشە چیە ئەگەر زانیاریتان هەبێ پارتە سیاسیەکانی کورد لە کەرکووک ئێستا لە کۆبوونەوەدان مەبەست لە کۆبوونەوەی حیزبە کوردیەکانی شاری کەرکووک چییە؟ پەیوەندی بە ڕووداوە هەیە یاخود بە چی مەبەستێک و بە چه ئەجێندایەک کۆبوونەتەوە؟ نا لە دوای پەسەندکردنی یاسای تایبەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە تایبەتی پارێزگای کەرکووک پارت و لایەنە سیاسیەکان لە ئاسی هەڵبژاردننی ئەو پارتانە ئێستا لە بارەگای مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک لە کۆبوونەوەدان لە کۆبوونەوەکە باسی ئەگەرەکانی بەردەم ئەو یاسایە و ئەگەرەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکرێت ئایا کورد لەم کاتەیە چی بکە بۆی ئەو مەترسیانە کە پێشبینی دەکرێت لە یاسانوێیەکە ڕوبەڕووی کورد ببێتەوە لێز و لایەنە سیاسی کوردستانەکان لە کەرکووک چی هەنگاوەک بگرنە بەر بۆ ئەوەی ئەگەر ئەو مەترسیانە هەیە چۆن ئەو مەترسیانە لابرن لە بەردەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و تاوتوی یەکلیستی دەکەن لە نێوان هێز و پارتە سیاسی کوردستانەکان دیارە
پارتە سیاسی کوردستانەکان هەمویان بەشدارن لە کۆبوونەوەکە جگە لە پارتی دموکراتی کوردستان کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە بڕیاری داوە بەشداری ئەو کۆبوونەوەانە نەکا کە لە ناو کەرکووک ئەنجام دەدرێ. بۆیە لە کۆبوونەوەکە کە تاکو ئێستا بەردەوامە باسی هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکرێت و باسی ئەو بربەستانە دەکرێت کە لە یاساکە لە بەردەم هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دروست دەبێت. بەڵێ چیانوری پەیامنێری پەیام زۆر سپاس بۆ زانیارەکانت.